لە بەریتانیا بەڕەسمی ئاڵای کوردستان هەڵکرا. ئەمڕۆ لە شاری پۆرتسمۆسی بەریتانیا بەڕەسمی ئاڵای کوردستان لە پاڵ ئاڵای بەریتانیا لە بەردەم شارەوانی شارەکە هەڵکرا. سەرەتای ڕێوڕسمەکە بە سرودی عێراقی بوو خوێندنەوەی وتاری ماڵی کوردی دەستی پێکرد. پاشان هەریەک لە پارێزگار و سەرۆکی شارەوانی پۆرتسمۆس بە بۆنەی ساڵی نوێی کوردی و جەژنی نەورۆزەوە وتاریان پێشکەش کرد. لە وتەکانیان وێڕای پیرۆزبایی لە گەلی کورد بە بۆنەی نەورۆز و ساڵی نوێی کوردیەوە باسییان لە ڕۆڵی ئیجابی ڕەوەندی کوردی کرد لە شارەکە. پاشان لەلایەن دوو خانمەوە ئینگلیز و کوردێک کە هەردووکیان جلوبەرگی کوردیان پۆشی بوو ئاڵای کوردستان و بەریتانیا هەڵکرا. Ladies and gentlemen, to everyone who joined us today, friends, neighbors and allies, thank you for standing with us together. We have made history in Portsmouth. Proving that diversity is our strength and unity is our power. This day inspires us to continue building bridges, preserving traditions and fostering peace in our community. May this year 27-25 bring